سڵاوتان لێبێت. هەرێمی کوردستان لە تەجروبەی چارەسەری شێرپەنجە سەرکەوتوو بووە. ئەمە قسەی وەزیری تەندروستی هەرێمە. وەزیر موژدە بە هەڵەبجەیەکانی شەدات بەم نزیکانە سەنتەری دەستنیشانکردنی شێرپەنجەکەنەوە. سامان بەرزنجی وەزیری تەندروستی هەرێم لە کاتی بەشداریکردن لە فیستیڤاڵی بەهارەی نەخۆشخانەی نانەکەلی قسەی بۆ 1964 کردوتی شێرپەنجە فشارێکی زۆری دارایی لەسەر حکومەت دروست کردووە، چونکە چارەسەرەکەی گرانبەهای و دەرمانەکانیش لە نەخۆشخانەی تایبەت نین و تەواو حکومیە. وتیشی شێرپەنجە لە ڕەوشێکی باشدا بەپێی ئامارەکانی وەزارەتی تەندروستی عێراق و هەروەها ناوەندە نێودەوڵەتیەکانیش شێرپەنجە لە هەرێمی کوردستان کەمترینە. سامان بەرزنجی موژدەی ئەوەیدا بە پارێزگای هەڵەبجە کە پرۆژەی شێرپەنجەی شارەکە تەواو بووە، بەم نزیکانە سەنتەری دەستنیشانکردنی شێرپەنجە لەو پارێزگا نوێیەکەنەوە. لە گوندی حاجی حوسێنی سەربە ناحیەی تازە لە شاری کەرکووک 220 سەرگامێش و گوێرەکە مردار بوون. بە قسەی خاوەنەکانیان تووشی تای خوێن بەربوون بوون. ڤێتەرنەریش ئەڵێت تا پشکنینیان بۆ نەکەن ناتوان هۆکارەکەی پشتڕاست بکەنەوە. شەمخی حوسنی ئاژەڵدار بە 1964 وت زیانی زۆرمان پێگەیشت وە گوندەکەمان 27 ماڵە و هەمومان گامێش بەخێو ئەەکەین. لە دووەم ڕۆژی جەژنی ڕەمەزانەوە تاکو ئەمڕۆ 220 سەرگامێش مردار بوونەتەوە. چەند پزیشکێکی ڤێتەرنەریش هاتوون و وتیانە بە تای خوێن بەربوون مردار بوونە. سەبارەت بەم بابەتە 1964 پەیوەندی کرد بە دکتۆر زیاد عارف، نوێنەری نەخۆشخانەی ڤێتەرنەری کەرکووک. ئەوتی تیمێکی پزیشکی ڕەوانەی گوندەکە ئەکەن ناتوانن هەر نەخۆشیەک هەبێت بڵێن تای خوێن بەربوونە، دەبێت پشکنینیان بۆ ئەنجام بدرێت و پاشان ئەوان دەتوانن زۆری نەخۆشیەکە ڕابگەێنن. لە باڵەکایەتی سەرما و لە خەلەکان کرم بوونەتە بەڵای گیانی درەختەکان و جوتیارانیان ڕەنج بە خەسار کردووە. کاریگەری سەرماکەی هەفتەی ڕابردوو زیاتر بە سەردارگوێز و مێ و قەیسی و خۆخەوە بووە و ئەیوب ڕەشدووری وەک جوتیارێکی بە ئەزمموی باڵەکایەتی بە 1964 وت سەرما گەڵای درەختەکانی وشک کردووە و ڕەش هەڵگەڕاون بەرهەمەکەشیان هەڵدەوەرێت بۆ یەم ساڵ بە تەمای میوە و گوێزی باڵەکایەتی مەبن. لە خەلەکانیش کامەران عەبدوڵڵا بەڕێوەبەری ناحیەکە بە 1964 وت لە دوای جەژنی نەورۆزەوە کرمێکی مەترسیدار لە دۆڵی خەلەکان دەرکەوتووە، گەڵای دارەکان ئەخوات و سەوزایی بە دارەکانەوە ناهێڵێت. پێئەچێت ئەم جۆرە کرما ساڵانی ڕابردووش هەبوو بێت، بەڵام وەک ئەم ساڵ مەترسیدار نەبووە. وتیشی لە سەدا 50 دار و درەختی سروشتی خەلەکان تووشی ئەو بەڵایە بوون. پۆلیسی دارستان و کشت و کاڵی سلەیمانیان لەو بابەتە ئاگادار کردوتەوە بۆ ئەوەی چارەسەرێکی گونجاوی بۆ بدۆزنەوە. لە سلێمانی هەنگەوانان برستیان لێبڕاوە بەدەست باڵندەیەکی کۆچەری، چونکە هەنگەکانیان ئەخوات. هەنگەکانیش لێی تۆقیون و ناوێرن لە کوورە بێنە دەرەوە. عوسمان مەجید کە هەنگەوانێکی بە ئەزمموی سنووری سلێمانیە بە 1964 وت حاڵ و گوزەرانمان نەماوە بەدەست باڵندەیەکی کۆچەری. هەموو ساڵێک لە مانجی چوارەوە تاکو مانجیدا دەبێتە میوانێکی ڕەزاگران. لەو ماوەیەدا بەس لەسەر خواردنی مێروەکان و هەنگ دەژی، بەڵام تا هەنگی شیرین هەبێ مێرو ناخوات. باسی لەوەش کرد ڕازین بەوەی بەس هەنگەکان بخوات، بەڵام کێشەی سەرەکیان ئەوەیە هەرکە هەنگەکان گوێیان لەو باڵندەیە دەبێت یان هەستی پێەکەن ناوێرن لە کوورە بێنە دەرەوە و لە ترسا بۆ خۆیان لە ژوورەوە جینگڵ ئەدەن. ئەم باڵندەیە لە جۆری چۆڵەکەکانە لە سلێمانی بەکەن دەسمە ناسراوە، لە هەولێر ڕەنگاڵی پێ ئەڵێن، لە بە شێوەزاری هەورامیش پێی ئەوترێت هەنگە خۆرکە. کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.